ساڵ خوێندکارانی خۆشەویست، من دکتۆر چۆمان عەلائەدین لە پرسیاری تۆماری گشتی زانکۆی سلێمانی حەزم کرد ئەمڕۆ چەند ڕوونکردنەوەیەک سەبارەت بە ڕێنمایی و مەرجی وەرگرتنی ساڵی 2018تان بۆ ڕوونکەمە و جوابی چەند پرسیارێک کە لەلاتان گرنگە بۆتان ڕووبکەمەوە. سیستەمی ڕاستەوخۆ بریتیە لەوەی کە خوێندکار بە شێوەیەکی ڕاستەوخۆیی لە کۆلێج و پەیمانگەکان ناوی خۆیان ئەنووسن و تۆمارەکەن بۆ ئەوەی پێشکەش بکەن لە وەرگرتنیان لە زانکۆکان و پەیمانگاکان کە ساڵانە خوێندکارانی ئامادەیی تیا وەرەگیرێ. ساڵی پار 24 بەشمان هەبوو کە ڕاستەوخۆیی بوون. بۆ ئەم ساڵی خوێندن 57 بەش سیستەمی ڕاستەوخۆیی بەکارهێنێ، واتە خوێندکار ئەچێتە ئەو کۆلێج و ئەو بەشەی کە ئارەزوویەتی ناو تۆمار ئەکات و چاوەڕێی تاقیکردنەوەکە. لە 15/8ەوە ئەم پرۆسەیە دەستی پێ کردووە و بەردەوام بێت تا هەفتەی یەکەمی مانگین. شێوازی پێشکەشکردن پێشتر فۆرم بوو، بەڵام بۆ ئەم ساڵی خوێندن تەنها ناونووسینە، ناو تۆمارکردنە لە لیستێکە لە تۆماری کۆلێجەکان ناو تۆمارەکان کە بریتە ناوی چواریان و ژمارەی تاقیکردنەوەکان کە کۆدی تاقیکردنەوەی پێوترێ، کۆنمرەیان، خولی دەرچوونیان، خوێندنگاکەیان چەند زانەرێکی لێوەرەگیرێ و هەروەها سەر بە چ پارێزگایەکەن لەگەڵ ژمارەی تەلەفۆن کە گرنگە تیا تۆمارکرابێ. واتە خوێندکار پێویستی بە دووشتی گرنگ هەیە کە بریتە لە کارتی تاقیکردنەوەکەی کە کۆدی تاقیکردنەوەی لەسرە لەگەڵ پشتگیریەکیان بڕوانامەیەکی ئامادەیەکی کە پێی بێ بزانین کۆنمرەکەی چەند. نەخێت تا ئەم دەقەیە بە پارە نییە، تەنها ناو تۆمە فۆرم نییە، وەکو باسم کرد تەنها ناو نووسینە، ناو تۆمارکرد. بەپێ ڕێنمایی وزارەتی خوێندنی باڵا کە لە بۆ وەرگیران و مەرجی وەرگرتنەکانە تایەتی بریتە لەوەی کە بۆ چەند بەشێک و چەند کۆلێجێک و چەند زانکۆی گشت بۆی هەیە پێشکەشی بکە. بەڵام لە زانکۆی خۆمان بۆ کۆلێجێک ئەتوانێت 3 بەش داواکاری بنووسێ، عیناو بنووسێ بۆ تاقیکردنەوەی داهاتوو کە لە مانگی نوێ ئەکرێ. ئەو 3 بەشە ئەتوانێت لە کۆلێجێکی تر و لە زانکۆیەکی تر هەمان شت ناو تۆمارکە لە زانکۆ حکوومیەکانە. بەڵام ئەوە حەزەکەم ڕوونکەمەوە کە خوێندکار تاقیکردنەوە تا ئێستا دیاریکراونیە، لەوانەیە هەمان تاقیکردنەوە لە هەمان ڕۆژەوە هی دوو کۆلێج یانی دوو بەش یانی دوو زانکۆ لە هەمان ڕۆژەوە کاتە خوێندکار خۆی با بڵین بە ئارەزوی خۆیەتی یەکێ لە تاقیکردنەوەکان ئەنجامەدا. بەڵێ لە شێوازی وەرگرتنە پارێزگا دەوری ئەبێت. پارێزگا لە سا 20 کورسیەکان هەروەکو ڕێنمایەکانی پێشوو پێشبڕکێ لەسەرەکرێ، بەڵام ئەتوانێت لە شارێکی تر پێشکەشکە بەڵام بەشی ناوخۆی ناگرێتێ، یعنی ئەبێ خوێندکار بەرچاوڕوون بێ ئەگەر بچێتە شارێکی تر بە سیستەمی ڕاستەوخۆی ناوی نووسی ناوی تۆمارکرد چوو تاقیکردنەوەکەش بەشدار بوتیایە و ناوی دەرچوو لەوێ بەشی ناوخۆی نایرێتێ. هەموو زانکۆیەک سا 20 یان هەموو بەش و کۆلێجێک لە سا 20 خوێندکارانی دەرەوەی پارێزگای خۆی وەرەگرێت، کورسی بۆ دیاری ئەکرێ لە دەروی پارێزگای خۆی، بەڵام بۆ ساڵی ئایندە بەشی ناوخۆی نایرێتی. ئەگەر خوێندکارێک لە شارێکی تر هات بۆ شاری سلێمانی بۆ زانکۆی سلێمانی سا 20ەکەی ناوی وەرگیرە بەشی ناوخۆی نایرێت، یعنی با خوێندکار بچێتە نزیک شوێن نیشتەجێبوونیان لە شاری نیشتەجێبوونی پێشکەش بکە بچێتە پێشبڕکێەوە باشترە و ئەگەر ویستیشی لە شارەکەی تر ئەوە بەشی ناوخۆی نایرێتێ. لە کۆتاییدا هیوای سەرکەوتن بۆ خوێندکارانی ئامادەی خوازین کە هیواخوازین بە ویست و خواستی خۆیان لە زانکۆ و پەیمانگەکان وەربگیرێن و زۆر سپاسی گروپی خۆبەخشی جوینت ئاس دەکەم کە ئەم دەرفەتەیین کە چەند ڕێنمایەک و چەند ڕوونکردنەوەیەک بەخشین بە جەنابتان.